خەونێکی دیاریکراوم نییە چەند کۆمەڵە خەونێکم هەیە کە کاتی زۆریان ئەوێت. سەلام عەلەیک، بە ئیشی کاوی بەشداریم کردووە، ئەمانە ئیشەکان من. ئیتر ڕۆژی جیهانیش لە گەنجان پیرۆز بێت. ئەمڕۆ بەم شێوازە دەست بەکار بووم، ئەم پێشانگایەم کردوتەوە، باس لە کاویەکانم دەکەم، کاویەکانم پێشکەش دەکەم. ئەمانە خۆ دروستیەکەی چۆن دروستیەکەی بەچی دروستیەکەی؟ کەرەستەکانی سادەن، نەڕەنگی پێویستە نە هیچ، تەنها ئەوەنە تەختەدارێکی ئاساییت هەبێت، یان زیاتر بڵێن تەختەدارێک تایبەت بێت بە ئیشی کاویەکە ئەگەر بتەوێت جوان بێت. کاویمان هەیە جیهازی کاوی، نەک جیهازی ئەوەی کە وەکو کۆمپیوتەری ئیسساخێکە، ئەمانە هەمووی کاری دەستیە، بە دەستی خۆم دانە بەدانە دروستم کردووە، هەر یەکی و 2-3-4 ساعاتێکیشی ویستووە. ئەرەوەڵا هیلاکی و مەدبوونێکی وای نییە، چونکە خۆتە زانی هونەرمەند ئەگەر دەستی ڕابێت لەسەر تابلۆی گەورە بەخوات لەسەر ئەبانش تۆزێک هیلاکێکی وان نییە. ئەمڕۆ ڕۆژی جانی گەنجانە، چ پەیامێک تێ بۆ گەنجان بۆ هاوڕێکان ئەو خەون و ئاواتانیان هەیە بەم شێوەیە کاری لەسەر بکەن و بیەنەدی؟ خەون و ئاوات تەبعاً هەموو گەنجە خەون و ئاواتێکی هەیە، بەس ئەبێت خۆی بۆی هەوڵ بدات. لە ڕۆژی جیهانی گەنجانەیان هەر ڕۆژێکی ئاسایی دیکە کە خۆی ئەم ڕۆژش تایبەت بکراوە بە ڕۆژی جیهانی گەنجان، کۆمەڵە قسەی جوانی تیاکراوە. بەڕای من ڕۆژی گەنجان یان هەر ڕۆژێکی دیکە گەنجتیایە هەڵسێت و دەست بەکار بێت، نەوەستێت، کۆڵ نەدات بە کورتەکەی. بۆ ئیتر هیوادارم هەموو گەنجێک توانۆ بەهرەی خۆیان دەربخات ئەگەر بچووکتریش تیش بێت. چەند ساڵە خەریکی ئەم کارێ؟ وەڵام ماوەی 2 ساڵە خەریکی ئەم کارم، بەڵام لە پێش ئەم کارەوە کاری تری هونەریم کردووە، یعنی لە زووە لە تەمەنێکی 13 ساڵە دەستم بە کاری هونەری کردووە. ئەتەوێت بەردەوامیش بێت؟ بەڵێ ئەمێ بەردەوام بوو، چونکە من کارەکەی خۆم خۆشە. چ خەونێک تەیە کە بتەوێت لە ساڵی داهاتووە لە ڕۆژی جیهانی گەنجانە تاوەکو ساڵی داهاتووە خەونەت بەدی بێنی؟ خەونێکی دیاریکراوم نییە چەند کۆمەڵە خەونێکم هەیە کە کاتی زۆریان ئەوێت، بەڵام بۆ ساڵی داهات خەونی داهاتووی من ئەوەیە کە لە ڕێگەی کارەکانمەوە پەیام بگێنم، پەیامەکانم یعنی ئیسە بۆ نمونە ئەم کارکتەرانە واتە ئەم کەسایەتیانە، کەسایەتی کوردن، پەیامێکە کە ئەمانە هەمووی پۆرترێتی کەسایەتی کوردن، پەیامێکرد بۆ نەوەی داهاتوو، یان بم بە وێنەکێشێکی گەورە لە نێو شارەکەی خۆما، لە نێو وڵاتەکەی خۆما، ئیتر وەکو هەر هونەرمەندێکی دیکە کە کۆڵیان نەداوە و بە هیلاک و ماندووبوونی خۆیان گەشتن بۆ ڕۆژێک کە خەڵک شانازیان پێوە دەکەن. باشە، دەستەکان خۆش بێ و ئینشەڵا بۆ خەونەشت بگەیت و بێتە هونەرمەندێکی دیار.